تەڤگری ئازادی کۆمەلگای کوردستان بە پێویستمان زانی هەڵسەنگاندنێک بۆ دۆخی عێراق و هەرێمی کوردستان بکەین هاوکات هەڵوێست و پێشنیازەکانی خۆمان بخەینە ڕوو بۆ گەلەکەمان چونکە لە ڕاستیدا قەوارەی هەرێمی باشووری کوردستان لە ئێستادا لە مەترسیەکی جددیدایە لەو چوارچێوەیەدا ئێمە وەکو تەڤگەری ئازادی کۆمەلگای کوردستان بەیاننامەیەکمان ئامادە کردووە دەمانەوێت بیخەینە بەردیدی کۆمەلگا سەبارەت بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان و عێراق و ئەو پێشهاتوو ئاڵنگاریانەی کە لە پەیوەندیەکانی نێوان هەردوو لادا ڕوو دەدەن دوای ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵی 1991 بەو هیوایەی کورد بووەتە خاوەن خۆفەرمانی خۆی بە دیاریکراویش دوای هەڵبژاردننی پەرلەمان لە 19 پێنجی ساڵی 1992دا خەونە گەورەکەی کورد هاتە دی بەو واتایی ئەمە گەیشتنە بە دۆخێکی بەهەشتی و دواخەونی گەلی باشوورە بەڵام چونکە بە ڕێژەیەکی زۆر خەونە گەورەکە بۆش و بێ ڕێبەر بوو لەلایەکی تریش بەرهەمی چرخانێکی ڕۆحی و زەهنی کۆمەلگەی باشوور نەبوو بە واتایەکی تر هێزە سیاسیەکان خاوەن هیچ جۆرە فەلسەفەیەکی سیاسی و بەڕێوەبردننی نەبوون ئەنجام هەنگاو بە هەنگاو سەرەڕای هەڵکەوتی چەندین دەرفەتی مێژووی قەوارەی هەرێمی کوردستان لە ئێستادا لە مەترسی هەڵوەشانەوەدایە هەرچەندە لە ساڵی 2005ەوە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقی فیدراڵدا خاوەن پێگەیەکی یاسایی و دەستوریە بەڵام جێگەی داخێکی قوڵە سەرەڕای ئەو دەرفەتە چارەنووساز و پشتیوانی قوربانی دانە زۆرەی گەل ستاتۆی کوردستان بەهۆی دوورکەوتنەوەی دەسەڵاتداران لەگەل و پرەنسیپەنەتەوەی و بەها ئەخلاقیەکانی کۆمەلگە و خۆدانە دەست پرۆژەی دوژنان ڕۆژ بە ڕۆژ بێ متمانە و لاواز و گەندەڵ بووە هیچ جۆرە پەیوەندیەکی معنەوی ڕۆحی و زەهنی لە نێوان دەسەڵاتداران و کۆمەلگەی باشوور لە ئارادا نەماوە چەمکی خۆسپاردن بە ئەوی تری بێگانە و وابەستەی سیاسی یەکێک لە دیارترین ڕەگەزە کەلتوریەکانی سیاستکردنی ئەم هێزانە بووە لە ڕابردوودا وەک ئەنجام ڕنگدانەوەیەکی نەرێنی زۆری لەسەر ئەم دۆخەی ئێستا هەیە هەر ئەمە ژوای کردووە هێزە دەسەڵاتدارەکانی باشوور ببنە دەستی ئەو تەورەی خەریکی بڕینەوەی خۆیەتی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە پەرتەوازەیەکی بێ ئەندازەی ناوخۆیی ژیان دەکات فەسادی ئیداری خۆسەپێنی وابەستەیی دەستەگەری حیزبی و بنەماڵەیی هەرێمی ڕوبەڕووی ئایندەیەکی ئاڵۆز و نادیار کردوتەوە جگە لەوەی لە ڕووی ئابووریەوە بارودۆخی هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدایە بەهۆی سیاسەتی قۆرەکاری و گەندەڵی و ئابووری بەناو سەربەخۆ بە جۆرێک بەشێکی کەم و چینێکی مشەخۆری کۆمەلگا ئەو چەمکەی لە پەرتوکە پیرۆزەکاندا باز دەکرێت لە دۆخێکی تەواو بەهەشتیدا ژیان دەکەن و بەشێکی فراوانی کۆمەلگەش زۆر بە زەحمەتیەوە دەتوانن قوتی ڕۆژانەیان مسۆگە بکەن تەنانەت کار بەوە گەیشتووە هەرێم لە ئێستادا موچەی موچەخۆرانیشی نادات هاوکات ئاسایشی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان لە خراپترین دۆخدایە تیرۆرکردنی خەڵکی وڵات پارێز بە ڕۆژی ڕووناک لە ناوەندی بازاڕە قەرەباڵغەکانی شاردا نیشاندەری ئەم دۆخەیە جگە لە ڕووداوە ڕۆژانەیەکانی وەکو سوتانی بازار و قەیسەریەکان لە هەولێر و کەرکووک کە خەڵکی کاسب و هەژار تیایدا زەرمەندە شتی سەرنجبەر ئەوەیە ئەم کێشەیە لە حاڵەت دەرچوو بووە بە دیاردە و ڕۆژانە دووبارە دەبێتەوە سەرەڕای تەشەنەسەندنی بەردەوامی توندوتیژی خێزانی کوشتنی ژنان و کۆچی بەردەوامی گەنجان سەمەرەی ئەم دەسەڵاتدارانەی هەرێم ئەوەیە ئامادەن لە پێناو بەرژەوەندی ئابووری و دەسەڵاتداریەکانیان هەموو بەرژەوەندیەکی گشتی نیشتیمانی و نەتەوەی بخەنە مەترسیەوە لە کاتێکدا دەزانن خۆشیان بەشێکن لەو گشتە بەڕەچاوکردنی تایبەتمەندی دۆزی کورد ئاسایش و مانەوەی هەر بەش و گروپێک بە ئاسایش و سەلامەتی گشتیدا تێدەپەڕێت هەرێمی کوردستان لە ئێستادا بەهۆی ملهۆڕی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان لە بۆشاییەکی دەستوری و یاسایی قوڵدایە و پارتی وەک دفاکتۆ و سێبەری هەگمونی سیاسی لەسەر موەسسەکان درێژە بە دەسەڵاتداریەکی بێ چاودێریەدا پارتی ڕێگرە لە بەردەم پرۆسەی هەڵبژاردن و گۆڕانکاری دەخوازێت لە ڕێگەی خۆفرۆشی و تەعویزدان بە دەستکەوتەکانی گەل درێژە بە تەمەنی خۆی بدات لەگەڵ سەرسەختترین ناحەز و دوژمنی استراتیژی گەلی کورد کەوتۆتە نێو هاوکاری و هاوپەیمانی و بۆ ئەوەش کەوتۆتە سەودا و مامەڵەی مەترسیدار بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان تورکیا بە فراوانی و قوڵاییەکی زۆرەوە هاتۆتە ژوورەوە بۆ ناوخاکی هەرێمی کوردستان هەموو ئەوانە و هاوکاریەکانی بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا و ڕاکەڕاکیان بۆ ئێران بۆ ئەوەیە خۆیان بپارێزن و درێژە بە بمانەوەی ئەو دەسەڵاتدارێتی خۆیان بدەن بە دیاریکراوی دوای هاتنی ئەردۆغان بۆ عێراق و لەم چوارچێوەیەشدا سەردانی بۆ هەولێر پێشوازی پارتی دیموکرات لە ئەردۆغان کە لە دەرەوەی نەریتی پرۆتۆکۆڵی پێشوازی هەموو سەرکردەکانی دنیا بوو بە جۆرێک پارتی دیموکرات دەیخواست بە یار و نەیار بڵێت تورکیا وەکو خاڵی هێز پشتیوانمانە ئەم هەڵوێستە سیاسیانە سەرۆکی هەرێمی ناچار کرد بە ماوەیەکی کورت سەردانی ئێران بکات وەکو کلیلی چارەسەری داواکاری پارتی
بۆ دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دواتریش چوونی سەرۆکی هەرێم بۆ بەغداد لە کاتێکدا سەرۆکی حکوومەتی هەرێم داوایەکی پێشکەش بە دادگای فیدرالی کردبوو بۆ دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێم ئەمە جگە لە دەرخستنی کاریگەری ئێران اعتیبارێکی زیاتر دەدات بە بڕیارەکانی دادگای فیدرالی لە داهاتوودا هاوکات چیتر هەرێم ناتوانێت بڕیارەکانی دادگای فیدرالی بە نایاسایی و نادەستوری لە قەڵەم بدات هەرچەندە ئێمە بە ڕوون و ڕاشکاوی دەڵێن هەڵبژاردن ناتوانێت چارەسەری دۆخی خەڵک بکات و ببێتە وڵام بۆ داخوازیەکانی کۆمەڵگا تەنانەت کۆمەڵگەش درکی بەمە کردووە لە ڕابردوودا فراوانی سنووری بایکۆت بەم شێوازە خاڵی هەستکردنی کۆمەڵگەیە کە هەڵبژاردن ناتوانێت لە ڕووی ژیانیەوە دۆخێکی ئەرێنی بێنێتە ئاراوە بەڵام پێداگری پارتی لە دواخستنی هەڵبژاردن لەلایەک پێشێلکردنی ئیرادەی کۆمەڵگەیە لەلایەکی تریشەوە ئەو بۆشاییە دەستوری و یاساییەی کە هەرێم تێدا ژیان دەکات قوڵتری دەکاتەوە بەمەش مەترسیەکان لەسەر قەوارەی هەرێم چەند قات زیاتر دەبن بەتایبەتیش لە ئێستادا مەیل و ئاراستەیەکی بەهێزی سیاسی دەیەوێت عێراق بەرەو سنترالێت پاڵپێوە بنێت ئێمە وەکو تەڤگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە مەودای استراتیجیدا ئەڵتەرناتیڤی سیستمی دەسەڵاتدارێتین بە هەردوو پێگەکەیەوە بەڵام بۆ دەرباسکردنی ئەو قۆناغە مێژوویە بۆ ئەوەی گۆڕانکاریەکان بکەوێتە قازانج و بەرژەوەندی گەلەکەمان لە کوردستان هاوکات بتوانین پارێزگاری لە پێگە و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بکەین هەموو دەرفەتێک بەکاردێنین لە پێناو زەمینە سازی و دایالۆگی دیموکراسیانە بۆ چارەسەری کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و ئەنجامدانی هەڵبژاردنێکی ئازاد کە بتوانێت نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستان بکات و کێشەکانی وەک مادەی 140 و موچە و داهاتەکان لەگەڵ حکوومەتی فیدرال لە چوارچێوەی دەستوردا چارەسەر بکات و مافە یاسایی و دەستوریەکانی هەرێم بپارێزێت لە ئاستی بەڕێوەبردننی هەرێمی کوردستانیش داخوازی خزمەتگوزاری و ژیانیەکان جێبەجێ بکات و مافەکانی مرۆڤ و ئازادیەکان بپارێزێت لە ئاستی نیشتیمانی بنێتەوەی هەنگاوی چارەسەری ئاشتی و دایالۆگێکی بنیادنەرانە بنێت ئێمە دڵنیاین مسۆگەرکردنی پێگەی گەلی کورد لە ناوچەکەدا لە قۆناغی داهاتوودا بە یەکگرتووی و سیاسەتێکی دیموکراتیانە و ستراتێجیەکی نیشتیمانی دەبێت ئێمە ئەمڕۆکو هەواڵانی تەڤگەری ئازادی دەستیاوە سەرۆکەتی تەڤگەری ئازادی بە ئەرکی سەرشانی خۆمانزانی کە ئەمڕۆ لە کۆنگرەی ڕۆژنامەوانیە ئەو بارودۆخەی کە ئەمڕۆ هەم لە عێراق هەم لە باشووری کوردستانە و مەترسیانی کە ئەمڕۆ لەسەر باشووری کوردستانە بیخێنە بەرچاوی گەلەکەمان چووکە لە ئێستادا بارودۆخی باشووری کوردستان لە بارودۆخێکی زۆر سەختدایە لە هەموو ڕوویەکە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی ژینگەیەوە لە هەموو دۆخێک لە لێواری مەرگدایە بەداخەوە کە ئەمڕۆ بینی باشووری کوردستان لە هیچ ڕوویەکەوە لە ئاستێکایە کە مەترسیی گەورەی بۆ سەر کۆمەڵگەی کوردستان و نەکردنی هەڵبژاردن لەم کات و سادەیە ئەوەش بۆ خۆی مەترسیی گەورەی لەسەر قوارەی هەرێمی کوردستان ئەبینین کە پارتێک بە ئاشکرا وەکو ئێمە ناڵین پارتی دیموکرات بەڵکو چکە لە پار دەرچووە وەکو بنەماڵەی بەرزانی کە باشووری کوردستان و قوارەی هەرێمی کوردستان بە ئەقارێکی خراپ هابن و لەسەر هەڵبژاردن ناکرێت بەداخەوە لە کاتێکە کە کۆمەلگا هەم دەوڵەت زلهێزەکان بە تایبەتی ئەمریکا کەوێت ڕیفراندۆم نەکرێت بنەماڵەی بەرزانی ڕیفراندۆمیان دەکرد لە کاتێکە کە ئێستا ئەو گەل داوای هەڵبژاردنەکە کۆمەلگا داوای هەڵبژاردنەکە دۆخی ئێستی باشووری کوردستان پێویستی بە هەڵبژاردنە پارتی دیموکراتی کوردستان خۆی بنەماڵەی بەرزانی لە ئێستا هەڵبژاردن ناکات بۆ ئەوەی کە هەر شتێ سوود لە کۆمەلگا بێت لە دۆخەکە بێت لە قوارەکە بێت پارتی لەگەڵ ئەوەدانە هەمیشە ڕوو لە دەرەکیە هەمیشە پشتی کردوێتە گەل کە ئێستا بینی لەگەڵ دەوڵەتی تورکیا دەستە و ینی بە شێوەیەکی واوەستاوەتەوە هاوکاری دەوڵەتی تورکیا ئەکات کە یەخە و بەرۆکی هەرێمی کوردستانی کردووە ئەبینی بە هەرێمی کوردستان و خەڵکی باشووری کوردستان لە هەموو ڕوویەکەوە خراپە هەم لە ڕووی بجۆم و چەوە چەندێک خراپە بەداخەوە کە ئێمە بینین ئێمە ڕاست ئێمە لەناو عێراقێکی فترال لە سیادی عێراقین و خۆمان بە بەشێک لە عێراق زانی بەڵام هەتاڕە ئێمە هەرێمێکی سربەخۆشمان هەبوو بەڵام ئەمانە لە سایی ئەو حکومڕانی کە ئەمڕۆ دەسەڵاتدارانی باشووری کوردستان بەبێ ئەزمموی لە بۆشایی بێڕێبەریەکە ئەمڕۆ بینین دۆخی باشووری کوردستان لە دوای 32 ساڵ کوا مادەی 4 کوا کەرکوو قودسی کوردستان و دڵی کوردستان ئەمانە هەموو یەزانین کە چ مەترسیی گەورەیە ئێستا هەمووی بەسراوەتەوە بۆ مژدا ئەدرێکە موچەیەت بۆ خۆی ئەمەش لاوازی هەرێمی کوردستانە بینێ و
و ئەبینین کە ئەمڕۆ داگیرکاریەکی تەواو لەسەر باشووری کوردستانەیە و لەسەر کوردستان بەگشتی هەیە کە ئەمڕۆ پێگەی هەرێمی کوردستانی خستۆتە مەترسیە ئێمەش وەکو تەڤگەری ئازادی و ئەو ترسانی کە لەسەر باشووری کوردستان و کۆمەڵگەی باشووری کوردستان و بەگشتی لەسەر عێراق و کوردستان هەیە ئەمڕۆ خستمانە ڕوو و داوەشمان کرد کە ڕێگا چارە وەک کێشەکانمان خستە ڕوو و چارەسەریشمان نیشانی هێز و لایەنەکان کرد لە ئێستا پێویستە هێز و لایەنەکان بێنە لای یەک و بە یەکگرتووی ئەتوانین ئەم دۆخە تێپەڕێنین.